هەر وەکو زۆر کەس بە شێعر دەستم پێ کرد، بەڵام دوایی دیتم وەکو فارس دەڵن زەرورەت یا پێویستی ئەوەی کە هەتۆ ئەو سەنەد و بەڵگە و سیپارە و دەستخەتی کوردی کە هەیە وەکو کەسێک وەکو ئارشیڤیستێک بتوانین بیپارێزین. ئۆگرەکەم چوو سەر پاراستنی ئەو بەشە لە مێژوو و دیرۆکی کوردی. مێژوو لە وڵاتی مە لە نێو ماڵەکاندایە، یعنی ئەمە ئێستاشی لەگەڵ بێت لە 20% یا 30% مێژوو کەڵک وەردەگرین. چۆن شتەکان لە بین چوون لە ماوەی ئەو شەڕ و پێکدادان و کێشەکانی کە هەبوون لە وڵاتاندا و لە ناوچەدا زۆر شت لە بین چۆ ئێستا ئەمە لە 30% لە بەڵگەنامەکانی خۆمان کەڵک وەردەگرین. ئەو شوێنانەی کە ئەو شتانیان پاراستون، مەسەڵەن شوێنێکی وەکو ئەرشیڤخانەی سنت پێترزبورگ کە ئینستیتۆی شەرقشناسی لەوێدا کە خانمی ڕۆدۆنکۆ ئەو کارێک کرد و ئەلێکساندر ژابا ئەو کارێک کرد لە شەڕی دووەمی جیهانیدا توانیان زۆر نوسخای خەتی و سیپارە و دەستخەت و بەڵگەنامەهای کوردی لەوێدا بپارێزن کە ئێستاش لەوێدا هەن. یا هەر لە خودی ئێرانیشدا لە بەشێکیدا خودی سازمانی ئەسنادی میلی توانی ئەو شتانە بپارێزێ کە ئێستا ئەمە دەتوانین کەڵکیان لێوەرگین. وەختی خۆی لە شەڕی یەکەمی جیهانی لێرە بووە، لێرەدا هاتووە بە سابڵاغێدا و دوای چوتە هانێکی و زۆر کەسێ لەسەر مابات کاری کردۆلی لەباری وتوێژ و ئەو کەرتەی جێڕانەوەیە. بەڵام ئەوەی کە سەنەد بێ سازبڵاغی مکری توانی لە باری سەنەد و لە باری سەنەدیەتەوە کار بکە. هەشن کە کار دەکەن بە چەند گونینەوە کار دەکەن. مەسەڵەن لە موزەی میلی ئێران شتایەک هەیە، لە کاخی گولیستان هەیە کە ئەمە دەستمان هێناوە و ئینشاڵڵا بتوانین دیسان ئەوانەش بڵاوکەینەوە. دووهەم کتێبی سەردەشت دەرئاینەی ئەسنادی تاریخی بوو کە چۆن سەردەشت وەکو مەهابادیش نییە کە ڕووداوی زۆر ببندە بوو لە تەواوی کتێبەکاندا بگەڕێ و نێوی سەردەشت یا بێسەلا شەهبارە یا ئەوانە بدۆزێەوە و لە ڕوویوی بتوانی تاریخێک بۆ سەردەشت چێکەی. بۆەوەی کە دیسان بێمەوە سەر تاریخ، بێمەوە سەر مێژوو، ئەو کڕتی مێژووی گشتی یا ئەوەم وەلانە هاتم لەسەر کەسایەتەکان کارم کرد و لەسەر کەسایەتەکان لەوان دیسان ئاماژەم بە مێژوو ڕووداوەکانی کە ئەو کەسە تێدا ژیاوە کردووە. یەکێک لەوانە کتێبی هەژار لە لوتکەدایە و دوایین کاریش زەبیعی ڕووناکبیرێکی گۆڕغەریب کە ئەویش ئەو کاتێک ئەو فترەیە کە تێدا بۆ ئەمە ناوە شیکاریم بۆ کرد و ڕووداوەکانیشم شی کردوونەوە.